دوای ڕاگەیاندنی حاڵەتێکی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا دواتریش گیان لە دەستدانی توشبووەکە لە درنگانێکی شەوی ڕابردوو کە ژنێکی تەمەن 70 ساڵە و خەڵکی ناحەی تازەیە فەرمانگەی تەندروستی کەرکووک هەر شەوی ڕابردوو 25 کەسی دیکەی داخلی کەرەنتینی کەرکووک کرد کە بەرکەوتنیان لەگەڵ ئەو ئافرەتە هەبووە. ئێمە ینی دوایەوەی پشکنین هاتەوە لە بەغداوە بۆ ئەو حاڵەتەی دوێنێ خۆی حاڵەتەکە نەخۆشیکەی زۆری هەبوو، نەخۆشی زەختی هەبوو، شکانی ئێسکیڕانی هینی هەیە، تەدەڕونێ کۆنی هەیە، زەختی هەیە. ئیتر ئەمانە مەجموعەیە نەخۆشی درێژخایەنی هەبوو لەگەڵ ئەو نەخۆشیشە ئیتر بەداخەوە دوێنێ سەعات 2 شەو گیانی لەدەستدا. ئێمە بە پێی ڕێنمایەکانی تەندروستی هەڵساین بە ینی بۆ شوێنی بۆ تازە کە ماڵی لەوەیە بۆ شوێنە چوین هەموو ئەو بەرکەوتۆکانیانمان نرد کەرەنتین کرد کە ژماریان لە 25 کە زیاترە و هینەکانیش ناشتنی تەرمەکەی بە گوێرەی ڕێنمایی تەندروستیە بێت. پاش ئەوەش شانەی قەیرانەکانی کەرکووک ڕێوشێنی تەندروستی توندی لە ناحەی تازە گرتۆتە بەرو بڕیاریدا تا کاتێکی نادیار هەموو جۆرە هاتوچۆیەک بۆ ناو ناحێکە و دەرەوەی ناحێکە قەدەغە بکات بە مەبەستی ئەنجامدانی پشکنین بۆ دانیشتوانەکەی. بعد الحادث المؤلم يوم أمس بوفاة پشکنینەکانی وەزارەتی تەندروستی ئاشکرایان کردووە کە ئەو ئافرەتەی لە ناحیەی تازە وەفاتی کردووە توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بووە. ئێمەش دەستمان کردووە بە گرتنەبەری ڕێوشێنی تەندروستی توند لە ناحیەی تازە لە ڕێگەی تیمی تەندروستیەوە بە ڕشتنی دەرمانی دژە ڤایرۆس. بڕیارمانداوە قەدەغەی چوونە ناوە و هاتنە دەرەوە لە ناحیەکە جێبەجێ بکرێت بۆ کاتێکی نادیار بۆ ئەوەی سەرجەم دانیشتوانی ناحیەکە پشکنینیان بۆ بکرێت و دژە ڤایرۆسیشیان بۆ بکەین. هەروەها بڕیارمانداوە سەرجەم فەرمانبەرانی ناحیەکە کە لە دەوام بوون مۆڵەتیان پێ بدرێت لە سەرجەم ناحیەکە هاتوچۆ و دەوام بە هەموو جۆرێک ڕاگیراوە و دوای وەفاتی ئەو ئافرەتە. ئێمە ترسمان هەیە خوا نەکات بگوازرێتەوە بۆ شوێنێکی دیکە. ئەم ڕێو شوێنانە لە پێناوی سەلامەتی دانیشتوانی ئەم ناحیەیە. هەر شەوی ڕابردوو فەرمانگەی تەندروستی کەرکووک 17 هاوڵاتی کەرەنتین کرد کە لە ڕێگەی فڕۆکەخانەی بەغدادەوە لە وڵاتی میسرەوە گەڕابوونەوە. ئەو هاوڵاتیانە کوردن و دانیشتووی پارێزگاکانی سلێمانی و هەولێر و کەرکووکن بۆیە تا تەواوبوونی وادەی کەرەنتین لە کەرکووک لە ژێر چاودێریدا دەمێننەوە. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.